ژمارەیەک چالاکوانی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ناوچە جاجاکانی ترن و کۆبوونەتەوە بۆ دەربڕینی ناڕزایەتی بەرامبەر خراپی ڕێگەی نێوان گەرمیان سلێمانی. ڕێگەکە بە ڕێگەی مەرگ ناوی دەرکردووە و کەم ڕۆژ هەیە ڕووداوی هاتوچۆ تێیدا ڕوونەدات. دوا قوربانی ئەم ڕێگەیە چەند ڕۆژێک لەمەوبەر بوو کاتێک 5 پێشمەرگە لە گەرمیانەوە بۆ شارە زوور دەگەڕانەوە تووشی ڕووداوی هاتوچۆ بوون و هەر پێنجیان گیانیان لەدەستدا. پەیامی ئێمە ئەوەیە کە یەکەم بۆ هاوخەمی و پرسێکمان ڕاگەیان بۆم برا پێشمەرگامان کە لێرا شید بوو. پەیامی دووەمشمانەوە پەیام بگەین دەسەڵات چەندین جار سەردانی بەرپرسمان کردو لەیانی پەیوەندیمان کردەوە بە تەواوکردنی ئەو ڕێگایە. ئێستا خۆشبەختانە بەناو خۆشبەختانە هاتوون سەر خەت لەگەڵ کاک شاسوارە مخۆمخۆی ئەوانە تونێی دەربەنی خان چاکەن، بەڵام کێشەکانی ئێمە لەوە گەورەترە کە لە تونێی دەربەنی خانە چاکرێت. تونێی دەربەنی خان لە 60ەکان تا ئێستا وابزانام یەک کەس تیا شەهید بوو قوربانی ئەویش تاق ئیسحاقێک بووە. ئێمە هەموو قوربانەکان کە نزیکەی 700 کەسە و 4000 بریندارمان هەیە و دەیان بریندارمانەیە بە پشتا کەوتووە 10 ساڵانی توانێت ئەوش بخاتەوە لەم ڕێگا بۆتە قوربانی لە کەلار بەتە قوربانی نەک لە بەردەمی تونێلە. ئێمە گرفتمان تونێل لێ ئیزەش تاکی نەکەن بەس ڕێگەکەمان بە چاکەنی کەلار دەربەنی خان. درێژی ڕێگەی نێوان سلێمانی گەرمیان نزیکەی 170 کیلۆمەترە و تەنها نزیکەی 60 کیلۆمەترێکی بە دووسایت کراوە. ڕێگەکە بە تەواوەتی وێران بووە لە کاتێکدا ڕێگەی سەرەکی نێوان چەندین ناوچەی گرنگی هەرێمی کوردستانە. دوای دەیان بەڵێنی حیزب و حکوومەتیش ڕێگەکە هێشتا وەک خۆیەتی. ئەوەنەی حیزبەکان مزایدەکەن بەسەرم ڕێگە و یەکتری تاوانبارەکەن لە تاوانەکردنی ئەم ڕێگا ئەوەنە لە خەمی تاواکردنی ڕێگاکانین. پارتی یەکێتی تاوانبارەکە بەوەی کە داهاتی ئەم سنوورە ئەخوات و ئەم ڕێگەی لەسەر یەکێتیە کە چاکی کات یەکێتی بە ئامانشەوە پارتی تاوانبارەکە بۆی کە بە پرسی یەکەمە لە هەموو کوردستان کە واژ نییە دوو ئیدارەیە کێشەی ئەم ڕێگەیە دوو ئیدارەیە سێرەکەن سنووری هەولێر هەموو ڕێگەکانی شکایتر بە هەر شێوەیەک بێت ڕێگەکان ئیشی تیاکرێت. بەڵام لێرە ئەم ڕێگەی چەند کیلۆمەتریە کە هەمووی ناگاتە 100 کیلۆمەتر لە مێرێدەوە بۆ باوەنور 60 کیلۆمەترێکە نەیانتوانیوە تەواوی کەن. ئەوانەی بەم ڕێگەیەدا هاتوچۆ دەکەن هەمیشە ترسدایان دەگرێ. ئەو دایکانەشی کەنەوەکانیان بەم ڕێگەیەدا ڕۆژانە دێن و دەڕۆن هەمیشە دڵیان لە مشتیاندایە. کاکە ترس و خۆفێکی زۆرمان هەیە لەی ڕێگە. هیوادارین ئەم حکوومەتە بێ بەهانای ئەم خەڵکەوە کە بەم ڕۆژگارە بەم ڕێگا هاتوچۆکە ئەچینە سلێمانی و دێنەوە بە تەمای ژیانی خۆمان نین، مناڵەکانمان بە تەمای ئەوە نین بە سەلامەتی بگەڕێنەوە. تکامان وایە یعنی ئەم نەمانی ئەم پێشمەرگە نازدارە یعنی ناخمانی هەژان هەمومان ئازیێتبارین وەکو گەرمیانیەکان. تکامان وایە بێن بەهانامانەوە ئەم کێشە چارەسەرکەن و لە ڕێگای مەرگ ئەم ڕێگایە دەرکەن. چەند ڕۆژێک لەمەوبەر دوای گیان لە دەستدانی 5 پێشمەرگە لەم ڕێگەیە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت ڕوبەڕووی ڕەخنەی توند بوونەوە لە سۆشیال میدیا کاتێک پرسەنامەیان ئاراستەی کە سوکاری 5 پێشمەرگە قوربانیەکە کرد و داوایان لێکرا لە بری پرسەنامە خەمێکی ڕێگەکە بخۆن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، دەربەندی خان.